ڕەسەن خۆش ناو ئەو کوڕە کوردەی لە پەیوەندی خۆشەویستیدایە لەگەڵ هونەرمەندی بەناوبانگی تورک ئیبرا گوندەش وەکو بۆمبێکی ئەتۆمی لە وڵاتی تورکیا ئەم بابەتە تەقیوەتەوە بەڵام خۆشەویستە کۆنەکەی ڕەسەن خۆش ناو لەسەر ئەم پەیوەندیە هەڵایەکی گەورەی دروست کردووە. ڕەسەن لەگەڵ ئیبرا گوندەش 20 ساڵ تەمەنیان جیاوازە. ئایا ئەو دەنگۆیانە ڕاستە کە لە وڵاتی تورکیا دروست بووە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شەرت بینەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆزان گۆڵەکەش دابگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکەم بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بیوەرەوە بۆ پەیوەندیکردنیش دەتوانین ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن. هونەرمەندی بەناوبانگی تورک ئیبرا گوندەش وەروەها لەگەڵ کوڕە بازرگان ڕەسەن خۆش ناو چەند ڕۆژێکە لە وڵاتی تورکیا هەڵایەکی گەورەیان ناوەتەوە کە گوایە ئەو دوو کەسایەتیە خۆشەویستی یەکترن. ئیبرا گوندەش لە ئێستادا تەمەنی 48 ساڵە تاوەکو ئێستا 3 جار هاوسەرگیری کردووە. دوو لە کەسایەتەکان تورک بوونەوە یەکێکیشیان خەڵکی وڵاتی ئێران بووە. وەروەها کۆتایین هاوسەرەکەی ئێرانی بوو و لە وڵاتی ئەمریکا بەهۆی پارە ساختکردنەوە دەستگیر کرابوو بوو چەند ساڵێک، بەڵام لە مانگی 5 ساڵی 2021 هاوسەرەکەی گەڕاوە تورکیا و وەروەها ئیبرا گوندەش لێی جیابەوە. ئیبرا گوندەش نزیکەی ساڵێکە لە مەگەزینەکان و لە سۆشیال میدیا هیچ دەنگۆیەکی وای لەسەر بڵاو نەبووتەوە کە خۆشەویستی هەبێتن، بەڵام لەو چەند ڕۆژێ ڕابردوو کە گوایە کەسێک بە ناوی ڕەسەن خۆش ناو خۆشەویستێتی و ڕەسەن خەڵکی شاری هەولێرە لە ئێستادا تەمەنی 28 ساڵە و لەگەڵ ئیبرا گوندەش نزیکەی 20 ساڵ تەمەنیان جیاوازە. وەروەها دەنگۆیانش چۆن دروست بوو؟ ڕەسەن وا دیارە عاشقی دەنجی ئەو هونەرمەندەیە وەکو کەسانی تری ئاسایی لە هەموو شەو ئاهەنگەکانی ئەو هونەرمەندە ئامادە بووە. وەروەها باز لەوە دەکەن لە ڕێزی پێشەوە دانیشتۆ هەموو کاتێک و لە چاردەی دوو گۆرانیەکی داوا کردو لە ئیبرۆ، ئەوش گۆرانەکەی بۆ گوتووە گۆرانێکە بە ناوی بەن ئیسیۆرۆ، یعنی من تۆم دەوێتن. و لە کاتێکدا ئیبرا گوندەش ئەو گۆرانێ وتووەتەوە ڕاستەوخۆ دەستی بۆ ڕەسەن ڕاکێشاوە و لەو کاتەشدا باز لەوە دەکەن ڕەسەن خۆشەویستێکی هەبووە بە ناوی بەهار جاندان کە دەڵێ کاتی خۆی من خۆشەویستی ڕەسەن بوومە، بەڵام تاوەکو ئێستا ئەو بەهارە هیچ وێنەیەکی لەگەڵ ڕەسەن بڵاو نەکردوتەوە. دەڵێ بۆ ماوەی 1 ساڵ من و ئەو کەسایەتی خۆشەویستی یەکتر بووینەوە. وەروەها ئەویش باز لەوە دەکاتن کە دوو کەسایەتی خۆشەویستی یەکترن ئەو مۆزوعەیە وا تەقاندوتەوە کە ڕەسەن و ئیبرا گوندەش خۆشەویستی یەکتر بن. وەروەها باز لەوە دەکەن ڕەسەن چەندین خۆشەویستی تری هەبووە، بەڵام تاوەکو ئێستا هیچ وێنەیەکی بڵاو نەبووتەوە. خەڵک نازانێ ئەو قسانەی دەربارەی ئەو گەنجە دەکرێتن ڕاستەقینەت یاخود تەنها پرۆپاگەندەنە. وەروەها لە سۆشیال میدیای تورکیاوە لە زۆربەی سایتەکان باسی ئەو مۆزوعەیە وە گەرمەی هەواڵەکانە و لە جەریدەی ئەلهوڕەش بڵاو کرێتەوە لە وڵاتی تورکیا کە ڕۆژنامەیەکی یەکجار بەناوبانگە و بۆتە سەردێری هەواڵەکان. و ڕەسەن ئەو کەسایەتیە لە وڵاتی تورکیا بۆ ماوەی چەند ساڵێکە دەژیتن. جوڵە و هەسوکەوتەکانی وای لە خەڵک کردووە کە سەرنجی ڕابکێشن بۆ ئۆتۆمبیلە ڕۆڵس ڕایسەکە و پۆرشەکە و لامبۆرجینیەکەی دەسوڕێتەوە لە وڵاتی تورکیا و چەندین ئۆتۆمبیلی لە دوای دەڕواتن و ڕقەمەکەشی بەناوی خۆش ناوە لە وڵاتی تورکیا دەسوڕێتەوە و کە سەرنجی خەڵکی بۆ ڕای خۆی ڕادەکێشێ. وەروەها لە ڕۆژنامە تورکەکان بازەوە دەکەن ئەو گەنجەیە خاوەنی فڕۆکەی تایبەتی خۆیەتی و چەندین ملیۆن دۆلاری هەیە. وەرکاتێک دەردەکەوێ بەزلکە ماڕەکەکانی سەرنجی خەڵک ڕادەکێشت و دەچتا شوێنە ڕاقیەکانی وڵاتی تورکیا کە بە پارەیەکی زۆر لە بن دەرنایە. وەروەها ئەگەر لاشەو ئاهەنگەکانی هونەرمەند ئیبرا گوندەش دانیشی و لە مێزی یەکەم بی ئەوە بڕەپارەیەکی زۆرت دەچێت بە نزیکەی
1500 بۆ 2000-3000 دۆلارت دەچێتن. واروەها ئەگەر لە شوێنە ئاساییەکانیش دانیشی بە نزیکەی 300 دۆلارت دەڕواتن. وەڕەسەن هەر شەوێک ئەو خات و هونەرمەندەیە لە وڵاتی تورکیا لە شاری ئیستانبول شەو ئاهەنگی هەبێتن، ئەو گەنجەیە لێ ئامادێ و چەندین بەڵگەشیان خستۆتە ڕوو کە هەموو کاتێک لە ڕێزی پێشەوە دادەنیشێتن. بۆ ئەو گەنجەیە لەگەڵ چەندین کەسایەتی تری بەناوبانگی تورکیا وێنەی خۆی بڵاو کردوتەوە. کاروها هاتە کوردستانیش با پۆرشەکەی بەڕەقەمی بەناوی خۆی کرد و بەناوی خۆشناو. واروها باسییان لەوە کرد ئۆتۆمبیلەکەی دەست بەسەرداگیراوە، بەڵام لە ماوەیەکی کورت ئەو کێشەیە کۆتایی پێهاتن و هیچ کێشەیەکی نەماوە. بەڵام تاوەکو ئێستا ڕەسەن خۆشناو ئیبرە گوندش هیچ وەڵامێکیان نەداوەتەوە دەربارەی ئەوەی کە خۆشەویستی یەکتر بن. ئەمە تەنها دەنگۆیەکی نێو سۆشیال میدیا و نێو ڕۆژنامەکانە. ئایا ئەم بابەتە تەنها بۆ ئەوەی لاپەڕە و پێجەکانی خۆیان پێبێزکەن ئەو شتیان دروست کردووە، یاخود لە دوای ئەو کارەیە شتێکی تر هەیە؟ واروەها زۆربەی خەڵک بازەوە دەکەن کە دوو کەسایەتیە نزیکەی 20 ساڵ تەمەنیان جیاوازی هەیە و وە شتێکە دەبێتن دوور بێ لە ڕاستی و یاغنیش واقعات، بەڵام بەم نزیکانە ئاشکرا دەبێتن ئایا ئەو دوو کەسایەتیە پەیوەندی خۆشەویستیان لەگەڵ یەکتری هەیە یاخود تەنها دلۆ دەرەسەیە؟ ئایا تۆ وەکو کوردێک پێت خۆشە کوڕە کوردێک لەگەڵ کەسایەتێکی وا بەناوبانگ لە خۆشەویستیدا بێتنەوە ژیانی هاوسەرگیری پێک بێنن، یاخود تەنها پێت باشە وەکو هەوادارێکی بمنێتەوە؟ زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان. ئەو پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. واروەها ئەوەی زۆر گرنگ بێ لای ئێمە لایک و کۆمنت و شێر لەبیر نەکەن و وەزانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی ببینی، بۆ ئەوەی ئێمەش زیاتر بابەتی جوانتر و جیاوازتان پێشکەش بکەین و هەموو کاتێک لەگەڵتان بین. وە زۆر کەس ڕەخنە و گلەیی هەیە. پێمان خۆشار کەسێک ڕەخنە و گلەی یاخود پێشنیاری هەبێ بۆ پێج و کەناڵی کلیل میدیا دەتوانی سناپچاتەکەمان ئاد بکەی بە ناوی کلیل میدیا و لەوێوە نامەوان بۆ بنێری، ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. واروەها لە ڕێکەوتی 1 ساڵیادی کلیل میدیایە و دەبێتە ساڵێک کە ئەو پێج و کەناڵە دامەزراوە. پێت باشە چ شتێک زیاد بکەینەوە چ شتێک کەم بکەین؟ ئایا هەز دەکەی تاوەکو ئێستا پێج و کەناڵی کلیل میدیا سوودمەند بوو بێت؟ هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.